بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نۆدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەمازان و خۆشەویستان سەوری ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بۆچی گوێ بۆ داواکاریەکانی هاوڵاتیان ناگرن لەم هەرێمەدا کە چەندین قەیران و چەندین گرفتی هەیە بەڵام حکوومەت کەم تەرخەمە لەسەر داواکارەکانی هاوڵاتیان وە گوێ بۆ داواکارەکانی هاوڵاتیان ناگرێت لەم هەرێمەدا چەندین کێشە بوونی هەیە هەر لە کێشەی ئاو و کارەبا و کێشەی ڕێگاوبان و کێشەی دابشکردنی موچەوەروها چەندین کێشەی دیکە کە ئەم هەرێمە پێوی دەناڵێنە سەر ڕاینەبوونی دامەزراندن لەم هەرێمەدا کە ساڵانە چەندین دەرچووی زانکۆ پەیمانگەکان لەم هەرێمەدا دەخڕۆژ دەکەن و دەردەچن بەڵام تاوەکو ئێستا دامەزراندن بۆ ئەوانیش بوونی نییە لەگەڵ هەموو ئەم کێشە و گرفتانەدا حکوومەت هیچ پلانێکی نییە بۆ جێبەجێکردنی داواکارەکانی هاوڵاتیان بۆی کە خزمەت بە هاوڵاتیان بکات لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا تاوەکو ئەوەی دەگەنە حکومڕانی و حکوم دەگرنە دەست بەڵێنی جۆرا و جۆر دەدەنە هاوڵاتیان بەڵام کە حکوومەتیان گرتە دەستوە لە نێو حکوومەت بوون بەڵێنەکانی خۆیان نابەنە جێ و وەروها داواکارەکانی خەڵک جێبەجێ ناکەن. هەمیشە و بەردەوام و ساڵ لە دوای ساڵ ڕۆژ لە دوای ڕۆژ بارگرانی زیاتر ڕوو لە هاوڵاتیان دەکات و کێشەگرفتی زیاتر ڕوو لە هاوڵاتیان دەکات بەڵام تاوەکو ئێستا کێشەگرفتەکانی هاوڵاتیان چارەسەر نەکراوە بەردەوام کێشەگرفتی نوێ دێتە ئاراو لەم هەرێمەدا لەگەڵیشیدا هیچ بیانویەک نییە تاوەکو داواکاری تاوەکو خزمەت بە هاوڵاتیان نەکرێت لەبەرەوەی کە بە هەموو داتا و بە هەموو بەڵگەیەک و بە هەموو ئەو ژمارانەی کە خۆیان بڵای دەکەنەوە بودجەیەکی باش لە بەردەست حکوومەت و لایەنە پەیوەنددارەکاندا هەیە بەڵام تاوەکو دێت بارودۆخی هاوڵاتیان ڕوو لە خراپبوونەوە کێشەگرفتەکانی هاوڵاتیان ڕوو لە خراپبوونە تاوەکو ئێستا نەتوانەوە ئەو کێشەگرفتانی هاوڵاتیان چارەسەر بکرێت لەگەڵ حکوومەتیشدا پەرلەمان نەیتوانی و ڕۆڵێکی کارا ببینێت لە جێبەجێکردنی داواکارەکانی هاوڵاتیان پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن و هەروەها پەرلەمانتارانی حکوومەتیش گەرچی پەرلەمانتارانی ئۆپۆزسیۆن هەمیشە و بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن و لەگەڵشیدا پەرلەمانتاران ئەوانی کە حزبەکانیان لە دەسەڵاتدان نوێنەرەکانیان تا ئێستانیان توانیوە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن و ئەم هەرێمە چەندین کێشە و گرفتی هەیە وەک باسم کرد تازەترین کێشە و گرفتەکان لە نێو ئەم ئێستادا نەبوونی دامەزراندنە لە نێوان گەنجاندا وەروەها نەبوونی هەلی کارە و چەندین کێشە و گرفتی دیکە لەگەڵ بوونی بودجەیەکی زۆری حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بەڵام بە شێوازێکی گشتی نەتوانەوە چارەسەری کێشە گرفتەکانی هاوڵاتیان بکرێت و بەدەم داواکارەکانی هاوڵاتیانەوە بچن ئەم حکوومەتە دەچمە لای بەشێک لەو کۆمنتانەوەی ئازیز کە بۆ ئەم بابەتان نووسیوە باوکی محەممەد نووسەتی جا بەرپرسان گویان هەیە تا ببیستن وەروها ڕەسوڵ پیرۆت نووسەتی کەی داواکاری لە خەڵکی دەست ئەکرێت ئەمانە کۆمەڵێک مافیا و خوێنڕژن و ئەم خەڵکە دەمژن و بەرپرسی هیچ لە داواکارەکانی هاوڵاتیان نین. ڕەزا محەممەد نووسەتی مەڵێن حکوومەت چونکە حکوومەت بوونی نییە لە غێری دوو تاقم نەبێت زۆر جار هاوڵاتیان باز لەو دەکەن کە لەم هەرێمەدا گەرچی حکوومەتێک هەیە و ئەم حکوومەتە لەلایەن سێ حزبی دەسەڵاتدار و چەند حزبێکی دیکەی بچووکەوە بەڕێوە دەبرێت بەڵام تاوەکو ئێستا نەتوانەوە بە هەموو لایەنەکانەوە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکەن و دەسەڵاتداران بە شێوازێک لە شێوازەکەمەوە هاوڵاتیان ئاماژی پێ دەکەن وەک مافیا بوون لەم هەرێمەداوە تەواوی بودجە و داهاتی وڵاتە بۆ خۆیان دەبن و هاوڵاتیانیش خێر لەم نیشتیمانە نبین دەچمە لای یەکەمی پەیوەندی مام جەوهەر لە کۆی وەردەگ مام جەوهەر سڵای خوا لێبێ سڵای خوا لە هەموو لایەک وعەلەیکە سەلام سەرچاوە مام جەوهەریان ئەمە کوردستان دابەش کرا بەسەر حزب سیاسی و سەرکردەکان و حکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان بەڵێ ئەمە ڕۆژێک نەمدی لە پەرلەمان بڕیارێک دەستی بە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و سەرۆکی هەرێم و پێکەوە بێن سەردانی شار و داهاتەکان بکەن لە نزیکەوە ئاگایان لە کێشەی خەڵکی کوردستان بەڵێ لە ڕووی ئاوەدانی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ڕێگاوبان لە بەڵێ دیارە پەیوەندەکەی مام جەوهەر پچرا بۆی هۆیایی بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەڵازان خۆشەویستان وەک باسم کرد زۆر جار هاوڵاتیان کە بەرپرسێک دەبین یاخود ڕوبەڕووی بەرپرسێک دەبنەوە لەو کاتەتا ئەگەر هاوڵاتی داواکارێکی هەبێت هەر بەسەرچاوی بۆ دەکات و بەڵێنی پێدەدات کە داواکارەکەی جێبەجێ بکات زۆر جار داواکارەکەی ئەگە بە نووسراو بێ لێ وەردەگرێت و بە شێوازێکی خەندە ئامێز و بە شێوازێکی جوان گفتوگوی لەگەڵدا دەکە تاوەکۆی بەڕێ بکە بەڵام
ئەمە دەبینین کە هیچ کات دەسەڵاتداران و ئەو کەسانی کە لە حکوومەت و خودی حکوومەتیش نەیتوانێت بە شێوازێکی گشتی داواکارەکانی هاوڵاتیان جێبەجێ بکە. دەچمە لای کاک ئاوات لە هۆڵندا کاک ئاسڵای خوا لێبێ. سڵای خوارەوە کاک دانیال جان. وعەلەیکە سەلام. برادرە بەڕێزت کە پەیوەندەکەی وەرگردم سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام بەگشتی بۆ سڵاو و ڕێزم بۆ خەڵکی بەشەرەفی کوردستان. عزیز ئێمەی کاک ئاوات گیان لە خزمەتین. دارێکی سڵاو و ڕێزم بۆ تۆی بەڕێز هیوادارم سەرکەوتووی هیوادارم بەردەوام بی لەسەر کارەکانە خۆشەویستی جا لەسەر تەوەرەکە ئەگەر کۆمنتێکم هەبێ بیڕێم مەزارم بە لە خزمەتم کاک ئاواتیان فەرموو. بنسبة طبعا أول نويك هو حكومة هرم لسر حكومة بارتي ويجدي هو تقريبا 6 صالة 6 صالة الريكة تا بريني كان جبزينك لو درحق هريمي كردستان بحرتي هريمي كردستان بله دبر هو واضح حكومة ديني حكومة هيش تيك بو كزناكا بلام يكشف نوع أوي كجرينيا بو إيما أوه كخلق يتر شون اللي يتار خلق سيقينا ما بحكم بهيج حزبات حتى سيقي نعوذ بالله باشين كذا ما ولا ترويزني أمس أنا وأنا خلق كثير صلاة هذا يعني قوة معناها نهش يعني لقرب احتراما بواني كيزان دي موضوع جنابتو بو بينران شرف و كرامتي كرد يعني اشكاري كان بكر كرد بس يكسالي رابردوا جزمنكاني كرد اجر حكم يخسريني كردستاني ام كرد انا اوان خلقناها كرد هسا من سيرم لي هندي كذلي ناس كان اما تشكي اما ادي بهمو ما تيكو بتايبتي هسا هرشي زيك سياستي خوي هي زۆرکەس سێرم دێ زۆرکەس لێیدا حیزب ئیسلامەکانە کاکاس دانیار بەڵێ کاک ئاوات حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە بۆ بینەران حیزب ئیسلامەکان هیچ گرێییان لەسەر نییە لەلایەن ئەوەی کە دەرحەق بە هاوڵاتیان کردوێتیان هیچ گرێییان لەسەر نییە گوناحەیەکیان لەسەر نییە لەبەر یەک خاڵ لەبەر یەک خاڵ ئەو گوناحیان لەسەر نییە لەبەر ئەوەی 6 ملیۆن کەسە لەو 6 ملیۆن کەسە تقريبا لفاح حتى دنيا وفاتي جدي لفاح دنيا وفاتي جدي يعني الدنيا ناو بحيث يساعد كان حيث كان غاز جدا لبرا وداوله خمس كورسات قريب حيث كان بهيس جواز نلا فياب نلا يقتو نلا حزب إسلام كان يسر بهيس بعدين لسه سوخي دنا دم بحزب إسلامي بنت أمشي تنقر خەڵکەکە خۆی دەنگی نایەوە حیزبانە گرێی لە حیزبەکانەکە شتیوە هەر نابێت لەبەرەوە هەتا بە تەمای پارتیێکی بین دۆخی ئێمە لەوە خراپتر بێ لەوە باشتر نابێ و ئێوارەتان باشن زۆر سپاس دانیان بەڕێز عزیز ئێمەی کاک ئاوات گیان زۆر سپاس بۆ کاک ئاوات لە هۆڵنداوە کاک شاخەوان لە سلێمانی وەردەگرین کاک شاخەوان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لێ ئەوەش براکەم دەسڵی بەرنامەکەتان لێ یەکەم برای من تەناوە نەشت دەڵێم حکوومەتی ئێمە کە ئێمە ئاواتمان تێما بێ هیچ بوونێکی نەماوە لە کوردستان ئێمە تاوەکو مرۆڤ دڵی پێیان خۆش بدا لەبەرەوەی حکوومەت دابەژووە بەسەر دوو بنەماڵەیە هەموو کەس ئەزانێت لە مناڵێک و بیگرێت ئەو کوسەرسیەک ئەزانێ حکوومەت دابەژووە بەسەر ئەم دوو بنەماڵەیە کە بۆ خۆیان ئەیبەن بۆ خۆیان ئەیبزن بۆ خۆیان ئەیخۆن بۆ خۆیان ئەوەی بیانەوێ لەم کوردستانی من و تۆیە ئەیکەن و بەبێ ئەوەی گوێبرنەوە بەر خەڵکی ئەم کوردستانە ڕەش و ڕوتە داماوە ڕۆژێن بانزین گرانە ڕۆژێ نەوت گرانە بێ ڕۆژێ بەغاز گرانە بێ ڕۆژە هەر ڕۆژە و نەهامەتێک بەسەر میلەتی کوردایانە هەمووشی لەسەر سایەی دەسەڵاتی خۆیانەوە لەسەر سایەی ئەم خەڵکەوە بەدڵی خۆیان ئەیخۆن و ئەیبڕن و ئەیێن یانی وامان لێ هاتووە مرۆڤ وای لێ هاتووە کە ئاواتی نەمێنێ بە هیچ شتێک مناڵەکانت نەخێ وایان لێ هاتووە کە پیشێکیان بۆ بدۆزی تۆ نەیان خەیتە بەردەم خوێندن لەبەرەوەی من وەکو مامۆستایەک 9 ساڵە تاین بووم لە پێنجێنە هەموو ڕۆژێ لە سلێمانیەوە بەڕێکەوەم بۆ پێنجێن و دەگەڕێمەوە بەبێ ئەوەی حکوومەت
ئەسڵان هەر ئەوانش تۆزێ پلیان هەیە لەناو بۆ نمونە پێنجێنا کە سەر بەدەسەڵاتن من ناوی کەس نابم بەڵام وایان لێ تۆ کە گوێ نایەنە بەر تۆ ئایا معاشەکەت بەشتەکە بەشت ناکە ئێی بکرێی سیارایی بە معاناتی ژیانی ڕۆژانەتە هیچ شتێک بەس ئەوەیە بۆ خۆیان نەبێت ئەوەی بۆ خۆمەی خۆمەوەی تۆژە خۆم هەر ئەم حکوومەتی ئێمە وای لێ هاتوو بەڕاستی هیچ ئەمەلێکی مرۆڤ نەماوە بەم حکوومەتە کە دڵخۆش کرد بێ بکتیا فەرموو ئێستا لە کاکشاخان بۆچی لە کاتی پێش هەڵبژاردن لە کاتی بانگەشەیە ینی حکوومەت چەندین بەڵێن دەداتە هاوڵاتیان یاخو زۆر جار دیاری دەبەخشێتە هاوڵاتیان تاوەکو دەنگی پێ بدەن و لە هەڵبژاردنەکاندا سەرکەون ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە هاوڵاتیان و شارێکی وایانە کە دوای ئەم هەڵبژاردنە دەستنەوە سەر ڕێڕەوە ڕاستەکەی خۆیان و بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن برای بەڕێزم کۆمەڵێک مرۆڤ هەیە حەزری دوو لە ڕووی ئێوە بینەرانکە بیستن وەکو کەسێکی سوک و سەلیمی لێ هاتووە کە من بە دەمانچەیەک یان بە کۆمەڵێ پارەی کەم بخەڵەتێم و بڕۆم دەنگی پێ بەمەوە دووبار ڕێزم هەیە بۆ خەڵکی کوردستان کە ئەبێ ئیتر لەمە دووە بەسییان بێت بەڕاستی ئەم دوو دەسەڵاتدارە وایان لە خەڵک کردووە کاتێک کە دەنگدانێت 5 مانگ 6 مانگ پێشەوە مەعاش بە بەردەوامی ئەیان پارە دابەشەکەن بەسەر ئەمە ئەوە تاوەکو بڕی من پارەم بۆ چێ بابن وەرە جادۆ ڕێگەوبانەکە تۆ پارەی جادۆ ڕێگەوبانم لێ وەرەگری وەرە جادۆ ڕێگەوبانی سلێمانی تێکشان بە کامەیە جادە و ڕێگەوبانی بڕۆ باستەکان کامەیە لە سەردەمی کۆنا وای لێهاتە بوو کە حەچی مامۆستا بوو زەوی وەرەگرت مزارەیان کرد خۆپشاندانیان کرد لەبەر بۆ وەرگرتنی امتیازاتی زیاتر بەڵام ئێستا وای لێهاتۆ مامۆستای وا هەیە لە سلێمانیەوە لە ئاڵەبجەی تازەوە لە ئاڵەبجەی شەیدەوە ئێستا پێنجێنەوە بەس لەبەر خاتری مخەساتێکە وەریگرێ 400,000 دینارێکە بەشی هاتوچۆکەی ناکە ئەمە ئاوایە وەکو پیاوەکەی لێ هاتووەکەڵێ نانەکە گران ئەەکەم دوایە و کەم مەرزانیەکەم بەنزین بە 500 دینار بوو ئێستا بۆتە 1300 وردەوردە دای بەزان ئێستا خەڵکەڵێ دەستی حکوومەت خۆش بێکە بۆ بە 1950 دینار ئەمە دەستی حکوومەت خۆش بێکە تۆی خەڵەتان دەستی حکوومەت خۆش بێکە ئێوە خەڵەتێنێکە چاوتانە بەسێ بەم شێوازە ڕەفتارکە لەگەڵتانە بەڕاستی من ئەوە نەش دەڵێن بە میلەتی ئەم کوردستانە کە تۆزی چاوکراوە بێ بەشتی کەم نەخەڵەت بەڕاستی ژێر ئەم کوردستانە هەمووی ئاڵتونە هەمووی نەوتە هەمووی پارەیە بە دیار چاوی خۆمانە ڕۆژانە ئەیبەن ئەیدزن نە هیچ امتیازاتێکیان هەیە نە هیچ باشتێکیان هەیە بۆ ئەم میلەتە بۆیە من دیارە پەیوەندێکی بسرا کاکشاخەوان دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ساڵح لە شیلاتزێ وەردەگرم کاک ساڵحیان سڵای خوارد لێوێ هەمە خەتی هەرێما کوردستانی السلام عليكم وعليك السلام سرد و چاومان از دەست خۆشی لە تەستێم و تەوەرە بکەم و خەتی هەرێما کوردستانی تێم سەیدای بەرێستانی قەڵزە حکومەتە هەرێما کوردستانی لازمە ملەتی کوردستانی ئەم هەموو شانازی بە ئەو حکومەتە بدەین ئەم شانازی جەنابی سەرۆکی بدەین یعنی هەموو دەوڵەت هەموو شانازی بە حکومەتە هەرێما کوردستانی کە خزمەتە هەوڵات شانازی بە چ شتێکیانەوە بکەین ینی چ شتێکیان کردو بۆ ئەم میلەتە لە ئەم 30 ساڵی ڕابردووە لەم کابینەدا بەتایبەتی زۆر پێ خۆشانی ئاماژەی پێ بکە ینی ئێستا هاوڵاتێکی دیکە ینی بەشێکی دیکەی کە پەیوەندی دەکەن چەندین کێشەگرفتی ئەم میلەتە تماشاكري صالح حشتي هذا سيدا بس عمل لا نحيا شيء زيدا صالح حشتي هذا يعني حكمة بحث شنو كذا ما اكس صايد هذا الشارع جي يعني خدمات وزارينا نقول استا يك جمعان نقول نحيا شيء زي استا هل فرعكي جامعة كله مزقطة كله هل فرعكي مدرسة ثانوية له هل يعني حمو خدمات وزاري هو يعني حكمة هريما كردستان يعني لازم ما دولة احترافية بحكمة هريما كردستان شو دولة مين وكي دولة هريما كردستان خدمتها حولات يا سيدي باريس يعني أنا حمو قصاني بس هذا بحكمة يعني أو دشمني أو حكمتها أو دشمني أو حكمتها دشمني يسوي كمنا يعني لازم أنا حمو ملتي كل يعني احترامه يكون بيجي هم حزب هريما كردستان احترامه يكون بيجي يعني أو خدمتها يعني بو شرعي داعش يعني او خدمه نبو بارتي ديمقراطي كردستان دشمن شكان دي يعني هذا خدمه نيه سيده بري خدمه وزاري نكريا يعني همو تشنكي حكمه هريما كردستان تش حولات يا كيما كاك صلاح اگر هريما كردستان براود كي بسالاني هشتاكا اگر رقم دي والله خدمات نكردي
زۆر باشە کاک ساڵ ئەگەر هەرێمی کوردستان بەراوردکەی بە ساڵیانی هەشتاگەمە خۆت ئاماژەت پێکرد ئەمە ڕاستەکەی خزمەتێکی زۆر کراوە ینی خزمەتگوزارێکی زۆر پێشکەش بەم وڵاتە کراوە بەڵام کێشەکە ئەوەیە لەگەڵ ئەوەی داهاتێکی زۆر لە وڵاتەدا هەیە داهاتی گومرگەکان داهاتی سنوورەکان داهاتی نەوە ینی لە ڕادە بەدەر داهاتێکی زۆر هەیە بەڵام نابینی چەندین پرۆژە نابینی لەلایە کێشەی گرفتی ڕێگاوبانمان هەیە لەلایە کێشەی موچەمان هەیە لەلایە کێشەی دانەمەزراندنمان هەیە ینی لە ئاس ئەو بودجە گەورەیە دانیە کە حکوومەت لە بەردەستیایەتی تاوەکو خزمەتی زیاتر بە هاوڵاتیان بکات هەولێرێ لە سلێمانیە لە دهۆکێ ئەمن ئێک سای بۆ ئێک سای ساڵت هەشتێدا ئێستا دو سایدا حتا دهۆکێ حتا زاخۆ یعنی ئەو چەند پرۆژە جناب السيد مسعود بازاني ومسعود بازاني ونشيغون بازاني امن قرباني اوابهم اكا اول نبن امن نادم او ملتك هيت وين دابت والله دي وكي سوريا ليت سوريا تماشا نكاي دولة تركيا تماشا نكاي بغداد تماشا نكاي ايران تماشا نكاي بس لما كردستان آرام يكا جدية او دولة سريع جناب السيد ما يعني اما لازم ام احترام جمهور اسرائیل خود بگیریم او فینا مرتی با آخر او آزادی استعداد برسان نقش ممالک و حتی بیانی وڵا کاک ساڵح هەر کەس خزمەت بۆ نیشتیمان و بۆ وڵاتە بکە احترامی بڕین و لە خزمەتیان بێ بەڵام هەر کەسیش گەندەڵ و دەست بێت دووچاری میلەت دەبێتەوە ڕۆژێ میلەت ڕسوای دەکات کە بەم شێوازە بودجە و داهاتی ئەم وڵاتە بەرێت داهاتی ئەو وڵاتە هەموو شتە خزینی حکومەت و دەست بوو فەرمانبەرە موچەی فەرمانبەرە و موچەی پێشمەرگە و خانەشینە و خزمەتگوزاری و مستەشفا و جامعە و هەموو تشتە ئامادەزانێ ڕۆن و ئاشکرایە بەس ئەمە ئەم خەلکە حەش حکومەتە هەرێمە کوردستان ناکرد زۆر باشە ساڵەبە دەفەت بینە ئەوان دیکە زۆر سپاس بۆ کاک ساڵح لە شیلازێ دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاکدارە لە عەربەد وەردەگرم کاکدارە یان سڵامی خوات لەوێ کاکە سەلام عەلەیکوم وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله وازانم ئەم هەفتەیە یەک لەسەر یەک تەلەفۆنەکەم ئینشەڵڵا قسەکانم جێئەگرێ یا قسەی و پیاوانە کە کردیان یا قسەی خێر هەست کە تێکەیەکات جێبگرێ ئینشاءڵڵا من بۆیە زووت و تەلەفۆنەکەم سایکۆلۆژی بەشەر تەبیعەتی بەشەر خوای تەبارەک وەتەعالا وای خەڵق کردووە داماوە بۆ نمونە ساحیبی بەڵێبی ڕۆژێ 5 جار بانگە فەرمێ بووی ئەگەر سایکۆلۆژی مێشتی بەشەر کزەڵ نەبووە داماو نەبووە 1 جار بانگی بۆیە ئەمە واقعە لەسەر ئەرزی واقع جا ئەگەر تەلەفۆنکەم خێرا ئەو شتێکە پێمە ئەیزانم بۆ ئەوەی کە گوێی لێمانە و لەسەر ئەم قەناتەیە ئینشەڵڵا نابێتە عیبە چونکە زوو تەلەفۆنکەی خۆ دەرخەیت و قسەکەی من ئەوە لە بەرنامەی منە نییە بەڵام منیش پەیامێکم پێیە کەناڵی خۆت هەر کاتەویستە تەلەفۆنکە کاکدارە داوای لێبوور نەکەم زوو تەلەفۆنەکەم هەم لە تۆ هەم لەو خەڵکەش کەناڵی خۆتە کاکدارەگیان کەی ویستە توانی پەیوەندی بکەیت ڕاوسەرنجی خۆت باوکی من زیاتر خەمی قیامەتمە خوای تەبارەک وەتەعالا ئەفەرمێ أنتم تريدون الدنيا وإن الله يريدكم الآخرة أفرمي إيوة دنيا تعني من آخرة تعني إيمي بلام أم خلق كرد داماوي إيما لم يجد وصل صالي كدابش كراوة داماو بوا كزل بوا سرگردان بوا وإلي هات ون دنيا كي هي نقيامتكي كسر شيرينكي من إيما دار جوزي دار خرمايك هر دارك أبيني بريق أقري رجي هيا ئەم حکومەش کە ئێستا ئاوە هاتوۆتە سەر خەت و بە ئارەزووی خۆی مەسەلەن خەڵک هەڵەسێنێ دایەنیشێنێ ئەو تاعینەکە ئەو فەسڵەکە چێی بێوێ چێی نەوێ نایەوێ ئەم بەرە ڕەجی هەیە خەڵکێکی ورد هەیە لە ژێرەوە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێ ئەو خەڵکەیکە وەکو ڕەگەکە لە ژێرەوەیە ئەگەر قوتابیە ئەگەر فەراشە ئەگەر مامۆستایە ئەگەر سستەرە ئەگەر ئەوی تریان مزەمیدە یا دکتۆرە یا مرورە یا ئاسایشە یا پۆلیسە هەست کەسێ ئێمە هەمومان ئەڵقە کولی یەکێکمان ئەم حکومەمان دروست کردووە ئەم حکومە خزمی من و توی تایە وەکو سارەیەک وایە تایە لە ژێرە ئێمە بووین بە تایەکە ئەوان لەسەرەوەن ئەواندا گوێزەکە و خوڕماکەن بەڵام ئێمەین لە خوارەوە پێکاتێک فۆسفات و ئەو پێکاتانەی لەگەڵ ئاوا لەگەڵ خۆڵات تێکەڵە بێ ئەم ڕەگە هەڵیەچینێ بۆ سەرەوە ئەبێ ئیش لەسەر ئەمە کرێ خەڵک قورئانی خۆش بوێ خەڵک نانەخوا پێ نەنێ بە نانەکەیە خەڵک زیامەسرەف نەبێ خەڵک بسمیلاکە کابرای کارەباچی بەقاڵ بڕۆ هەچ کەسێ کوتاڵ کورە من کورە تۆ تەماشاکەی قسمێکی زۆری پارەیەکی حرام پەیاکە بە درێژایی ساڵ چەند ساڵێکی پێشێ دوایەوە چێ بۆ حەج ئایا ئەزانی ئەم حەجە خوای گەورە ڕەت یەکاتەوە قوبوڵ نابێ
چونکە خوای گەورە باسی حرامەکە ئەمە نقطەیە لەوێ نقطەیە تریش نوێژ خوای گەورە فەرمێ مەرج نییە ئێوە دەنگمێت بەڵێ بەڵێ کاکدارە بەڵێ خوای گەورە فەرمێ شەد نییە ئێوە نوێژکەن ئەبێ چاک بن ئەبێ ئەمە پاکبین لە ناوێکە قەدر لە یەک نەکەین کابراایکی تازر ئەچێ شتی عادی شتی خراپێنێ پارە لە ماڵا نەبە ئەوەنە ئەی کڕیت هەر عادیە ئەی ئەسووتێ ئەی ئەدرێ ئەی ئەکەسپایرە لە خواردن لە سلوبەرگ ئێمە ئەمانە ڕاستێنەوە حکومەکە مادەم کوردیە مادەم خۆمانە ئەوی شەرمێگەکە بەڵام نمونەیەکەوە لە تەلەفۆنەکانی تراوتومە ئێستا ژێڵێم و کۆتایی بە قسەکە مێنم ئێمە دوو فەڕاشمان هەیە لە دایرەیەکە تێرەکە یەکێکیان ئەچێ تا حەبی بەڵێبی یەکێکیان ئەچێ بۆ لای مدیرەکەی ئەڵێ من ئیشەکەم ئاوایە و ئاوایە بەشکم کاراسانیم بۆ بکەیت جەنابی مدیر بۆی ئەکا بەڵام فەڕاشەکەی تر ڕاکاتە ژوورەڵە قوربانگیان ئیشەکەی ئەویشەکەم نەکبەتیەکە ئارێرەوە دەست پێەکە قسمێکمان زدی ئەوی کەمانین ئەوانش خۆ نەک لە وڵاتە با بە زوربان لەوە ئەسە سوێنە خۆ سوار بەربرتیانێ وڵاتە من لە ئەوروپا کە ئەوروپاشەوە تا خەریکە قوڕی بۆ ژیرێتەوە لە ڕێی ئۆکرانیاوە لە ڕێی رووسیاوە کە سەری مارەکە خاڵە ئەمریکای ئاوای لێکردو بن با بە دیموکراسیانی جەهەنەم دێخوافی زۆر سپاس بۆ کاکدارە لە ئەربەتەوە لەگەڵمان نبوو بەڵازان دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەمین لە سەی سادق وەردەگرم کاگەمی سڵاوی خوارد لەبێ السلام عليكم كاكا سنايا وعليك السلام ورحمة الله سرچاوان والله جا قفتك لقى أما جا باش يما حكومة ما هي هتا بزارة دعوة غاري خلشي يعني قفتك أول حكومة ما هي يعني بالبساني أمولات خوان ألين دو إدارية خوان ألين فساد هي خوان اشتواء ألين يما هر نازان يعني كل ما يخلقين الدرجة بشار بعض أم سرقدو أو سرقدو خويا وخلقين نازاني كاك أم حكومة التمثيل ناقلش يعني همو خلق تمثيلي هموش يعني خلقه تمثيلي كوم مالك تتو دزو بياوي بدوري خويا إيش كان زمان هو بريا وخوش هم باش زانن وبوي بعض باب بجات النية وبوي دواي أخن أزانن كحالا باجنية يعني حكومة كوا يعني براسي بعض بيودي بعض خلق يخسر بس طبعا حرمتي أول طبعا جاني وحاي دافش يعني أو فرية وبوي هم قصانيها أنا أصل أساسي شتيقني بنا حكومة هريم كردستان وشتيق بناوي تصالات وهيس أما والله همو كثير زايدة والله حكي كسا زاني نقوي كيزنا بسياسة دقا نبشاعة دقا إما لا ملاطات بيسا بتشوار زلامي يعني وجداني بي وجدان أما ملاطات سرود سامانة جيتيا إخوايا دي آزاي كذنية أما أوروبا وأمريكانية بعقلوا بتكنولوجيا طالبة إخوة سرود سامانة جيتيا وخلوية بقى حجر نيجي يعني إما سجد ما أنا شهادة بس سجد ما أنا أصلا شنو بس وجداني بس توزي وجدان إنه بخوا حجر ما أنا طبعا كيف سجد ما حكومة مانية كان ما حكومة يعني برازيل لما لا تبزي بخداده أو يك دسي بمعنون برازيل لجيان طول ورزم وطول سحابينا كرمات خمية وداري تسعة رغم بيتو أما كان ما حكومة لراجعندەکانی شاردنی بەڵێن دەدەن مثلا کامیتی غریب کامیری ما و کامیری سەزانەکە دارین حەچیش دارین بەر بۆ پارەکۆکردنەوە دەست خۆش بێ گەزانیاری زۆر سپاس بۆ کاگەمی لە سەی سادقەوە پەیوەندی پێوەکردین دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرم کاک ئەحمەد گیان سڵاوی خوارد لەبێ السلام عليكم الله يبارك وعليك السلام سەرچاومان دەخۆش بەنامەکە لێ زۆر سپاس بۆ تۆش کاک ئەحمەد گیان سلامەت والله نازم تەورەکە لە سەوتی بوو کاک ئەحمەد تەورەکەمان لەسەر ئەوەیە کە حکوومەت بۆچی گوێ بۆ داواکارەکانی هاوڵاتیان ناگرێت و بۆ کێشەوگرفتی هاوڵاتیان چارەسەر ناکات والله هذا أمن اسم بكاك محمودي بس كاك محمود نازم وما ولا باقي عندنا دابر عزمي مختلف كم ذكري يعني كما وهذا بس تسوي الاشكال جان ذكري بس تسوي الاشكال كما تادي ولا دبي كاك محمود تو بي دي بي اوكي هذا والله ايش كم او والله قلت مباري داراي ما خلاف يعني ذاك النقوش وغوشه ثانيه انا الى والله ما دام علي اخوات زاني بقوم ايش كريكاري لكم مباري لكم يعني بقوا يعني ذاك النقوش علاج استعمل معي والله استاذ ولا يدين كابن الزمان ثانيه بقوا واحد يعني ثانيه بقوا مش بوش بكري واحد ثاني استاذ ايش ما هذا قلت
هەڵاکەگەمەدەچەنە بابەتەکەمان شتێکی دیکەی بەڵام ژمارەکەت وەردەگرین انشاءالله دەیدەینە دەستگاکەمان دەستگای بەخشین انشاءالله لەوێ هاوکاری بکەن. زۆر سپاس بۆ کاک ئەحمەد. داینێخم ئەلو بەڵێ کاک ئەحمەد دەرم ئێستا یعنی چۆن هاوکاریم دەکەن والله ئەو بەناوی داکەم تەلەفۆن بەسەر چاوم کاک ئەحمەد خێری دەگاتێت بەسەر چاو ژمارەکەت وەردەگرم بەسەر هەردوو چاو. دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی هێمن وەردەگرم لە هەولێر. باوکی هێمن سڵاوی خوات لێبێ. ئەم کاتت واتات ئەو کاتی تۆش باش باوکی هێمن سەر چاومان خدای بابم حکومەتێ بێ بەرهەمی دیوا حرس زبونی دەبانەی دەحزبێن دێتەقا پەرلەمان بەناوەڕی بەڵێ ولا في حكومة صوت أو حكومة مالي خرجتها حكومة في علي حسن مجيد بلا هذول الوركات وبدوام وبصوتن بصير تجي في المجال تسوي روحي في حق بسماع في أو حكومة والله بالله أو يشيء ضمني ما أحسن لك الحكومة كابرة حكومة في هنا صار شوري أو فكذا في أخلاق هذا يجي كهاتنا وهولين لكن أو صار في حكومة في هنا باوکی من ئەمساڵ وەستان چۆن بوو لە هەولێر بەتایبەت لە بێئاویدا زۆرێگەن ئەڵێن حکوومەت پرۆژە و ینی هیچ خزمەتێکی زۆری باوڵاتیان کردووە لە هەولێر هیچ خزمەت گوزارێک دەبینێت کەمترین مافی سەرەتای ئێوە دابینکردنی ئاوە بۆ نمونە زۆر سپاس بۆ باوکی هەمن لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین. مەڵێزان بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە کە بەرپرسان و دەسەڵاتدارانی ئەم حکوومەتە لە ڕاگەیاندنەکان و میدیاکاندا بە شێوازێک دەدوێن کە هەمیشە بەردەوام بەڵێن دەدەنە هاوڵاتیان کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن و بەردەوام کێشەوگرتی هاوڵاتیان چارەسەر بکەن و داواکارەکانی هاوڵاتیان جێبەجێ بکەن. بەڵام تەنها لە میدیاکان ئەمە دەبینێت لە هەرێمەدا باس لەوە دەکەن کە چەندین کێشەوگرفتی ناوخۆیمان هەیە و چەندین مافی سەرەتایی هەیە کە بۆ هاوڵاتیان دابین بکرێت بەڵام بەداخەوە ئەم حکوومەتە کەم تەرخەمی تێدا دەکات و داواکارەکانی هاوڵاتیان جێبەجێ ناکات. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک حەکیم وەردەگرم لە زەردەلیکە. کاک حەکیم سڵاوی خوا لێبێ. زەردەلیکە باشی کاک حەکیمیان قوربانی تۆ ماوەساگیان یاخوا باش بێ ماوەساگیان ئەوەمانە گلەیی کرد لەم حکومەتە توێکی پێوە نەما هەر ئەوەی ناوی گوناحە پێوە نەما یعنی ئەم حکومەتە نەگوێ ئەگرێ نەعەزانێ میلەتی هەیە بەس نەوتەکەی بڕوا و تورکیا دەنگ نەکاو خۆ ئەبکا ئێران لێمان عاجز نەوێ یەک کێشەی لەگەڵ هاوڵاتیانی نەوت هەیە ئاونی یعنی ئەمە 2 ساڵە باران نابارێ ئەم حکومەتە 2 ساڵە باران نابارێ سیرێک ناکە بزانێ ئەم میلەتی والله ئەم دێگەمە 45 ماڵە وەردام 4 ماڵی ئاوی هەیە ئەبێ بڕێنەوە تیارە لەو دەشتە ئاوێن ئایا مبارزە وەچی ئاوی لەکوێ بۆ دێن یعنی ئەم حکومەتە گوێ لەوە ناگرێت ئیسا تورکیا ئەو نەوتە بڕۆ هیچ دەنگ نەکا خوا ئاگادارە هەموو بوومە لەرزەیە کوردستان ژێروبان کەوان بەخێڵێنە يعني أنا شتێک حاشای لێ ناگرێ ئەمە حاشا هەڵنەگرم سا يعني ئەم حکومەتە ئێمە گوێ ناگرێت نازانێ بیر لەم هاوڵاتیان ناکاتەوە ڕۆژانە جەرگی ئەو هەموو دایکە داماوە هەتا داعاش و داعاش و ئەوەی تەڕێی تێسایەکەین کەلار سلێمانی ئەوەتانێ هەموو ڕۆژێ دوان سیانە هەموو ڕۆژێ یاڵا ئەوێتە ژێر سیارەکە و یعنی گوێ ناگرێت پارەی ئەوە سەرف ناکات بۆ ئەم سیارە و داهات و ماڵکاوریەکە ئەو خەڵکە ماری کاوریەوە کە جەری ئەسووتێ گوێی ناداتێت دەعامەکان نایکە سیارێ ئەو سیارە ماڵی دەوڵەتە ماڵی ئەم میلەتێ کە ئەڕوا ئەفەوتێ ماڵی وڵاتە ئەفەوتێ ئەوان گوێنەوە ناگرێت بەس نەوتەکە خانجار بکە هیچ کێشەیەکیان نییە خوایە کرد تو ئەیتا ئێمە من لە بەهار و هەتا ئیتا تەلەفۆن بۆ ئێوە بۆ ئێنافیەکەم لەسەر نەوتەکە خوا ئاگادارە ئینسانیش نایت بەس پارە بکە نایت ئەمە کێشە حکومەتە ئێمە گوێ لە خۆمان ناگرێت ئەمەسە لە دابەشکردنی نەوتە ئەم ساڵ ئینسان باوەڕ ناکەم نەوت بدرێ کاکەزانیە عەقڵ نایبڕێت لەبەرەوەی نەوت پارەکە $100 بەرەسەرۆ باوەڕ ناکەم بداتە هاوڵاتی خوربەتە جاکو ئەم مەسئولانی خۆمانە ئەم حیزبانە وەکو وڵاتان داهاتی سیارە و کۆمپانیا و ئەمانە نییە هەر ئەیفرۆشن و ئەیخۆن ئەمانە جا کێشەکەوەی کاک حەکیم ئەم ساڵ نەوتیش زۆر گرانە نزیک بە 260 بۆ 270,000 بەڵێ کاکە بەڵێ کێشەکە ئەوەیە من نەزانم نەوت نادەن ئیتر ئەمە لەبەرەوەی پارەکان نایدەن ئەمە لەوەبەران و شەڕی داعاشە لە دوای شەڕی داعاش کۆرۆنا لە کۆرۆنا
ئیتر نازان چی بدۆزەوە هەرچی یەکەم تێڵێک ئەوتا تۆڵیان چاکە دۆزیوە ئیتر نایدۆزبوو نازان بێژن بۆچی نایدەین نازان بۆ مەعاش نادەن ئەبێ هەموو ڕۆژێ مزاهرە بکەین مزاهرە شەکەی ئەوکەنە ماڵەوە کەس نییە دیفاعی لێ بکە ئیتر نازانین ئێمە تاکەی تەلەفۆن بکەین تاکەی هاوار بکەین نازانین هاوار بۆ چێ بکەین دەستخۆشی بۆ تەوەڕەکەت و زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک حەکیم لە زەردەلیکا و پەیوەندی پێوە بکردین کاک ئاسۆ لە سلێمانی وەردەگرین کاک ئاسۆ یان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوا لە جەنابن کاک حاجی گیان لە تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام سەرکەوتوو عەلەیکە سەلام کاک ئاسۆ گیان لە خزمەتە کاک حاجی گیان هاوڵاتیان ئێمە خۆمان داوا ناکەین ئەگەر داوا بکەین ئەم دوو کۆمپانیا بەڕێزە دڵنیا بەشتمان بۆ داوی نەگەن پێت وایە ئەبێ بە چ شێوازێک داوا بکەین کاک ئاسۆ شێوازی داواکردنەکانمان ئایا دروستە ئێستا دروست نییە چکە بێتیان عادل نەکەین هەر کەسو لە ماڵەکەی خۆیەوە بێتە بەر دەرگاکە کامێرای دوو تەلەڤیزیۆنەکەی ئەوان بسوڕێتەوە بڵێ هاوڵاتیان ئەڵێن چی کاکە وەڵای ماڕێن خێتانەگات لە ڕای خوا مەولی پێغەمبەرن بەنزینمان بدەنێ و کاکە بەزێکمان بۆ هەرزانکە و نەوتمان بۆ هەرزانکەن و کارەباکەمان بدەنێ و یەکوێ کاکە ژیان ینی ئەم هەموو باز و غەرامەی لەسەر ئێمەداتا ناوە خوا هەڵناگرێ و خوا لێ تاقبوو ناکاو ئەوە ئیجازێ تازەکەی 950,000 تێچیە و کوراکەتم هەمووی زۆرەوە بێ ئەوها بەزمانەشتینە لەگەڵ ئەم دوو کۆمپانیا قسەیان بۆ گرن بەشکی شڵا هێشە قسێ وێژ دویان نەرمگرا کاک حاجی شتێکی ئاوای چکەن ئەمانە کەس نابینن پێم وانە سەی تەلەڤیزیۆنی کوردی بکەن پێم وانە ئەگەر بە خافڵاون بە دیار حساباتەوە حاسیبێژیان بەدەستەوەە ئەمڕۆ چی کراوە نەوت بە چەند بوو چۆن هابوو چی کرا کاکە و کۆمپانیا چی کرد ئەمەیان چۆن هابوو فڵان وڵات ئەو شەریکێم چی لێ هات بۆ توازای لە خەوێن حاجیجان حاجیجانم ئەم هەموو دایکە دەرەکسوتاوە دەست بەرز دەکاتەوە بۆ تەلەڤیزیۆنەکان نایبێن لە پایتەختێری کوردستان ئەم هەموو زیندانیا هەیە دەست لە هەردوو سنوورەکەی خۆڕەنگە ئێستا بۆی کە لە سنووری سلێمانی سزن هەبێ و بێداڵ بێت تاوانگیرا بێت بەڵام کە کەس نییە دەنگیان بگەێنێ بۆمانە نایبینن یعنی کەس نییەمانە ببینێ زاگەرەمانە نەبیرن قسەکەی نەکەمانە بەس دانیشتە بدەر حاسبێتەوە پارە لێکەدەنەوە ئێخە شیوا چۆنە بێتەوە دایشێ بە کوردی ئەم کوڕە چی کردووە هەر چیەکی کردووە نابێت دایکی ببینێ ئێخە شتی وا بۆ لەم دنیاە هەروەڵا ڕەنگە خوا شایدە مەگەر جوورەکە بەرامبەر سەرەتینێتە ئێخە تۆ کاکە خۆ تۆمە هاوزمانی خۆتەی خۆ تۆ شتی وا چۆنە بێت تۆ ئەم هەموو گەرمیان کاکە گیان هەمووی پڕی لە ئەنفال و خەڵکی شەهید و خەڵکی لێ قەوما و فەوتاوە تۆ دەی جارەکەی بۆ چاراکی چەند جاری داوا دێکردووە ئەن تۆ بۆ ناکەی کاکە بۆ بووی ناکەی یەخەی ناکە خۆ تۆ دوو وەزیرمانە یعنی من پێم سەیرم دوو وەزیرە و هەڵوێستێکیان نییە داوێستێ یەک بەرامبەر ئەو سزانە بڵێ کاکە من وەزیری کارم یەخر کاکە شتیوا چۆنە بێ من ئاگام چۆنە بێ با هەڵوێستێک تەخڵمکردنەوەی بدابرە وەڵی دەسەڵات نییە خوا شایدە بۆ خۆم دانیشتمە دەستموچەوە دەگرم ئەمەی سریش کە زادە و بان هیچی پێ ناگرێ با بڵێ وەڵی خەڵکی نەخوا شایدە من هیچ پێ ناگرێ بۆ خۆم موچەوەگرم کۆمەڵە خزم لە پاڵ ناحەساوەتەوە لەم دەسەڵات بێ بەخوای بۆ خۆتان شتی وا بکەن کاکە شتیوا چۆنە بێ هەر کەس بۆ خۆی دەوەتەیە بۆ پۆزیشنبوونی ئەمانە خەڵک کە هاوارەکەی بڵێ کاکە تۆ دەنگ بە کەسێک دەخوا بناسێ دەکرد ترسی خوای لە دڵا بێ خەڵکەکەش خۆشی تاوانبارە حاجیجان من تاوانبارم ئەسن دەنگ بە کابرایەکە دەم دکتۆر غاری بیتیا بۆ دەنگتان پێنەدا خزمانی کەدات بۆ دەنگتان پێنەدا دەنگتان بە کابرای داوڵێ کاکە من نێژنا بڕوان بە دینیە دەنگی بێت ئەخە وەرە حەی ئاوار ئەم پیاوە چیتان بۆ بکات خۆک ئەم داما هەر لەسەر قسەوتر و لەسەر ئەوەی حەقی وت یخۆ لێیاندا داماوە هەر با هیچ نەبێت دەبێت دەنگ بێشێ بدەن کە سیفاعێکتان لێ بکات ئێستا سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ هەرە و برادرە بوو لە بجوتنەوەی گۆڕان ئێستا کردی بە سەرۆکی فراکسیۆنەکەسی یاخر توێەوە دەنگ خەڵک خۆمان تاوانباری دێن دەنگ بە چێ دێنەوە دەنگ بە پیاوەکە دێن دەنگ بە ژنەکە دێن هەردوودا ماڵێنە وڵات نازم ڕێ خانەوەشیان بەکرێدا دێمانە یاخەشتی وا بێت تا حاجی یایم خەڵکەش تاوانبار نییە یعنی معقولەتی تیانێ خەڵک کاکەی فکرێت ناکات و حاجیان ئێمە لە خۆمان نەکەینەوە بۆ خۆمان دەنگ بە چێ دێن و چێ باشە کورەکاتە هەر هیچ نەبێوەرە تاچی دەنگ بدەیت دەنگ بە هێشێ بدەت لەسەر حسابی تۆ گەعدە نەکاوە نەخواد بە سەرخۆشی نەچێتەوە ماڵە هەر هیچ دەباترسی خوای دەدڵات بێ خەڵکی نەخیاومان نێژەکەین بە قورعان ناکەن کاتە تۆ پێت وایە کە ئەم جارە گەر هەڵبژاردن بکرێت دووبارە هاوڵاتیان بە بەڵێنەکانی حکوومەت هەڵدەخەڵەتێن و دووبارە هەروەکو ساڵانی ڕابردوو ئەمیلەتەوەی بەسەر دێتەوە یاخودەوە تا هاوڵاتیان تۆڵیان لێ دەکاتەوە لە کاتی هەڵبژاردنەکاندا حاجیجان
ئان حاجیجان لە قسەکان مازای چیمت گیان ئینشاءڵڵا حەجیشمان بەنسیب بێ کاگاسۆ بەڵێ پێمت ئێمە دەنگیش وەگەر بەم دوو حیزبەش نەدرێتەوە دەنگیشیان پێدرێت هەتا ئەمریکا دییانی ئەم دوو حیزبە ناکەوت ئەگەر دەنگیش بەمان نەدەن ئەوە تۆ بە ژنوێر یعنی ئەمە هەبارەکەمانە حاجیجان دین دەنگ بە ژنوێر دەدەینەوە دیژیم کاگەشتیوە چۆنە لێ برا تۆ ئەم پیاوە دێ قساکە دەنگ بەردەکاتەوە چێتە یعنی ئەم پیاوە لە نێوشرا مستەفا مەزبووتەیە خەڵکی سلێمانی خەڵکی کوردستان تاگەم شروعانێکی پێنەکرا گۆڕانکاری پێنەکرا بەم پیاوە ئاکرێت دەردا ئەگەر دروستکراو نەبێ تۆ پێت وایە گۆڕانکاری بەکێکرێت لەم هەرێمەدا پێدوانی هەر میلەت دەتوانێت خۆی گۆڕانکاری بکات باش بە میلەت خۆی نەکرێت حاجیجان ئیستا ئەمەی سەیریکە ئەسبانێتە خۆپشاندانترا من ئەو هەڵوێسەی دوێنێ ئێستا کابرایکی نەخێنەوە بەس سوارم پێ یعنی ئەم پیاوە هەستا خەڵکی لایەنگری خۆی ئەڵێ ئێمارکردنێکی وە یعنی ئەم پێومێدیانی کرد تۆ دێڕێ بکوش و کوژرا و بۆ جەهان من کاکە بکوش و کوژرا بۆ جەهان من بەدەوە بە دەنگی تۆ هاتوونەتە پێشەکان تۆ چۆنە هاتیانە هێن تۆ یەک مایە ئەم حکوومەتت پەک خستووە پەرلەمانت پەک خستووە وەرە بڵێ کوژراوە قسەکە دیفاعە لە خەڵکی کوژرا و لە لایەنگرانی خۆت کە بزانم ئەو حکوومەتەی توانی هاتمێنێتەوە بزانم بە قسەکانی تۆ ناهاتنە سەرەوەی ئەو بژاردن بکرێتەوە دووبارە بزانم ئەم حزبەی خۆمان کە خەڵک دەنگی پێداوامەی خەڵک چرکەی لێوە هات خواخوای بوو ئێستاش خواخوایەتی هەم نەوەشێتەوە حکوومەتە ئەم پەرلەمانە هەم نەوەشێتەوە لەبەرەی ئەم کۆمەڵە پەرلەمانتاری دەرچوو بۆ خۆ زۆر سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانی و پەیوەندی پێوەکردین دەچمان کۆیە هاناخان وەردەگرم هەنا سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش وەڵێکی سەلام سەرە دوو چاومان خاتوانە خۆشی ئەم بەرنامەیتانی دەکەم خاتوانە ویستی ئێمەیت تەوەرەکەمان لەسەر ئەوەیە کە بۆچی حکوومەت گوێبیستی داواکارەکانی هاوڵاتیانی و داواکارەکانی هاوڵاتیان چارەسەر ناکات و جێبەجێ ناکات زەنگ بکەم تەرخەمی خۆمان دەگەڕێتەوە باشە ئێمە کاتێک هەڵبژاردن دەکرێت ناچین دەنگ بدەین یاخود ئەمەڵەوە ینی پاڵدەنەوە باشتر وەرەتی وەدەنگان و ئەو کەسا هەڵبژێری کە شایانی چێت باشە کەسان ناچن بۆ دەنگدان ئەوان باشە بۆچی بەوای ئێمە بچن و خەڵکە ملیۆن وەرگێ باشە کە تۆ ناچی پارتی نەچێتی لە بەرژەوەندی خۆیان ئەم دەنگەی تۆ ڕەکەنەوە باشە لە کاتەکە خۆت تاستاڵدارێکە هەنی هاناخان پێت وایە بەشداری نەکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکان تا دەبێتە هۆی ئەوەی کە لایەنەکانی دەسەڵات زیاتر قازانج بکەن و زیاتر بتوانن دەسەڵاتی خۆیان جێبەجێ بکەن بەڵۆنیایەوە کاتی دیان کاتێکە یاخود خۆپشاندان دەکرێت خەڵ بەشداری ناکە کە خەڵکی بنینارەکە یاخود زیندانی دەکرێت کار دەبنەوە باشە ئەوەش هەر یاخود یعنی زۆر باشترین چارەسەر بە دەنگدان دەزانم خەڵک ئەبێت تێ بگاتن کە دەنگدان زۆر گرینگە بیانی ڕۆشنبیر بێ یعنی بۆفان پێ بکە یعنی کەسی وا ینی زۆر کەمیان زۆر لەگەر هەڵیان دەدەم چن بەشداری دەنگدان بکەن و چونکە بەڕاستی ئەم ژیانەی یعنی هەر بە تایبەت کۆیە یعنی زۆر زۆر وێرانەیە بەڕاستی سێری ئەو زادانەی دەکەی سێری ئەو کارەبا یعنی هیچ بەوە نییە کە ئەو خەڵکە بچێت تۆڵی بکاتەوە لەم دوو لە ماڵەیە بەڕاستی یعنی خەڵک ئەبێت تێ بگا کە ئەم دوو لە ماڵەیە بە قسەی خۆش هیچ نانەسێت یعنی نانەسەر خەت داواکاریەکان جێبەجێ ناکەن بۆیە خەڵک دەبێت بەشداری لە هەڵبژاردن بکا و کەسی بەوجدان و موسڵمان بدا و چونکە بە تایبەت موسڵمانەکان وجدانیان هەیە ئەوە نیستکە بەڕاستی خۆی گەورەیان کەم کار لەبیرە کەسیش خۆی لەبیر نەبێت بێتمان هاوڕ لە فەقس بەهەژار ناداتەوە هیوادارم کە کاتێک پەیوەندیەکان دەردەگرن کاتی کەمتریان پێ ببەخشن بۆ ئێمەش بتوانین بەشداری بکەین چونکە ئەمڕۆکەداژی بوو بەجیرە هەژینە زۆر خەفەتمان خۆشت سەر چاومان هاناخەمە سەر چاو تێبینەکەت وەردەگرین زۆر سپاس بۆ هاناخان لە کۆیەوە پەیوەندی پێوە کردین دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ئەحمەد لە هەولێر وەردەگرن باوکی ئەحمەد سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە دۆشتم بینەرانی وعليك السلام السلام عليكم وعليك السلام ورحمة الله باوکی ئەحمەد شەشەی دەستخۆشیتانی دەکەم لە بەرنامەی کە ئێوە خەمخۆری ئەو ملەتەن
بەڵام تا ئەو ملەتە دەزانی ئێمە خەمخۆر کۆمەڵ خەمخۆری ئەو ملەتەیە لە کاتێک دەزانیی زەرەرەکانی دی فەرموو مەسەلەن تەماشاکە ئێوە لە لای خۆتان و بەخشین چەند خەستەخانەی چەند باشتاندانە چەند هاوا دەکەین بێتە هەولێر و مەناتقەکان کە ئەو عالەمەداناڵێنێ بەدەست دەرمانی ئێکسپایە دەنارێنی بەدەست ئیشی ئەو دەرمانە خراپانە ئێمە چاوەڕوانی بەشش وا دەکەین بەڵام کە ملەتێک ئێمە کاکە دێن ئەوە دەستپاکە ئەوە ڕووناکە ئەوەیە بەڵام هەتا وەچی مەسلەی کوردێ دەگاتە ئەلحەد ئەو دەزانی ئیسلام چییە و کۆمەڵ چییە و بەرنامەکەی چییە و ئێمە دەتوانین خوێنێکە دەیان و زەهرە بەسەنگ بۆدا بکەین دەیان هەزار یەک وەزیرمان هەبوو زانەتە سەرکەوتوو بووین ئێستاش چاوەڕوان ئەو وەزیرە وا دەکەین کە زراعە چەند بەزدی و ڕوحیان نەدەنا ئیشەکان بوو بەڵام ئایا ئێمە هاوا دەکەین دەنی با بوانیە ئیشەکانتان وانە ئیشی مە ئەوها با بڕۆین ئابەت بە خەمخۆری بزانە تەلەڤیزۆنەکەتان چەند خەمخۆرە تەلەڤیزۆنەکە دوو تەلەڤیزۆنتان هەیە چەند خەمخۆری ئەو ملەتەیە هەر لە دین و ژین و هەر لە ئەو پەروەردەکردنتان هەر لە ناو فەلەماتان هەر لە ناوتان بەڵام ئالو چێ برین هاوار دەکەن ڕبابە وەرنە سەر ڕێخەتی ڕاستی دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەن زۆر سپاس باوکی ئەحمەد لە هەولێرەوە زۆر سپاستان دەکەم زۆر سپاس باوکی ئەحمەدیانی مەژ وەکو ئەرکێکی ئاینی ئەو بابەتان دەبینی چ لە میدیا چ وەکو لە پەرلەمان یان لە هەر شوێنێکی دیکە خزمەت بە میلەتەکەمان بکەین بەوە سێری دەکەین کە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە فەرزکراوە بەسەرماناکە هەمیشە بەردەوام لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلام و لە خزمەت میلەتەکەماندابی دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی ماکوان لە بازیان وەردەگرم باوکی ماکوان سڵاوی خوا لێوێ وعەلەیکە سەلام سەرە دوو چاومان باشی براشی یەخوا باش بی باوکی ماکوان تۆ باشی بۆ ویژانت ئێمە حکومەتمانەیە هەتا من گلەی لێ بکەم و ڕێخنەی لێ بگرم ئەزانی حکومەتی عەلیکی براشی نەکەم حکومەتی حکومڕانی زانی عەلیکی حکومەت دەبێت دامەزراوە هەبێت دامەزراوە کە خاوەن شەرعێت بێ شەرعێتی هەبێت بۆ خوای گەورە ئەم حکومەتە شەرعێتی هەیە ئەبێت دادپەروەریش بێت سەرۆکایەتی پەرلەمان کانا شەرعێتی لە خەڵکە وەرگردووە کانا شەرعێتی لە منی هەڵگشتیمانیە وەرگردووە کامەیان شەرعێتی لە کەسەتاری شەهید و ئەنفال وەرگردووە کە 32 ساڵە دەبێژە بەم حکومانڕانی سەخەدادەن کە 32 ساڵە ملەتی کورد ئەچەوتێنێتەوە 32 ساڵە ناخی مرۆڤەکانی تاکی کورد دەخۆنەوە یعنی کوردایەتی وابێ شۆڕش وابێ ئێمە ماڵمان ڕۆخە خەڵک شەهیدی دا قوربانی دا ئەنفال کرا چیماباران کرا هەموو ژیان هاتە سەر خەت بەڵام بەداخە ئەوەی کە ئێمە دڵمان پێ خۆشە و پشتمان پێ بەستەوە حکومەتی کوردیە یا ڕەبی خەت حکومەتی وا نەبێ ئیشەڵا دۆدیشان نەوە کە کۆتایە بێبێ لەبەرەوەی ئەوەنە حکومڕانێکی سەقەتیان کرد بە تایبەتیە بکابینی نوێیە کۆمەڵە داهێنانی هێنایە هەرێمی کوردستان موچەبڕین کارەکە موچە پاشەکەوت پارەدزین باجە ڕسومات و زەریبە و کۆمەڵی شتی نابەجێ بە حەقەت حکومڕانی وا ناکرێت حکومەتی کوردیشان ناشری کرد ملەتی کوردیشان عەیبدار کرد شەرمەزاریش بلای ملت بەداخەوە یعنی ئەمە مای شەرمەزاریە ملەتێ 32 ساڵ حکومەتێ نەتوانێت کارەبای بۆ دابینکە ئایا بۆ دابینکە نەتوانێت دوژەوی ژیانی دابینکە ئەبێ من چی دڵێکم پێ خۆشێ ئەمە لە کاتێکا کە هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەنە کاوە سەرۆت و سامانێکی زۆر زۆرە ئێران تورکیا ئەمریکا بەریتانیا هەمووی دەوڵەمەند بوو بەنەوتی هەرێمی کوردستان بەڵام هاونیشتیمانی خاوە شەهید بەچکەی ڕەشۆڕوت یەک بەربێنەوتی تێدا کردرێ یەک بەربێنەوتی سوودەمەنی بۆ بە 270 مامۆستاجە حکومڕانی چۆن وابێ ملەتی کورد ملەتێکی فیرا دەستی گرۆ بە کەڵاوگەڕی با بایەکە نەیبا بەڵام بەداخەوە بەڕەخنەشت لە ئۆپۆزیسیۆن هەیە لا گۆڕان لا کۆمەڵی ئیسلامی لێگرتی ئیسلامی لەنەوەی نوێ ئەمانەش بەژارن هۆکارن بۆ لاوەستنی حکومەتی هەرێم بۆی کە ئەم دەسەڵاتە ئاوا درێژە بخایانی 32 ساڵ بەم شێوە ناشرینی کە حکومڕانی هەمات ئەسڵات باوکی ماکوان لە بازیانەوە پەیوەندی پێوەکردین بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ